وڵای هەر سەبارەت بە ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا و پابەند نەبوونی حکوومەتی عێراقی بە ناردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان لە بەغداوە بەڕێز عاقیل ڕودەینی سەرکردە لە هاوپەیمانی نەسر لەگەڵمانە گفتوگۆی زیاترەکەین سەبارەت بەم پرسە. بەڕێز عاقیل سڵاوتان لەبێ و کاتتان باش. هەنگێک بخێرهاتنە کوردستان 24 ئالیە ئەڤروکە شاندا پارتیا دموکراتە کوردستانی دیگەل نەجڤیایی دیارە نوری مالکیە هەرچێ لە عێراقی ڕێککەفتنێک بهێتەکردن کی دنافوی ڕێککەفتنێدا بیتن دیسا بەحسێ هێزا ئیتار تەنسیقی تێتەکردن بە تایبەتی هێزا نوری مالکی بۆ جێبەجێکردن یانجی بن پێکردنا ڕێککەفتنە بۆچی ڕێککەفتن لەسەر ڕاستی حکوومەتە تێنەکردن پەرلەمان بۆ نمونە ڕێککەفتنە بن پێت کرد یانجی ناڤەڕۆکاوێت گوهڕیت لە ئالیەکێدی و بودجە دهێتە پەسەندکردن لەسەر ئاستی عێراقی حەقێ هەرێما کوردستانێت هێتە خارن دەستی کێل پشت vêye ئەvە مژارێکە تەکنیکی یانجی سیاسیە. بسم الله الرحمن الرحيم. گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانی کاناڵە بەڕێزەکەتان لە هیچ کەسێک شاراوانیە کە هەندێک ناڕوونی و ناشەفافیت لەو دۆسیە زیندووەدا هەیە کە دۆسێکی زۆر گرنگە ئەویش بریتە لە دۆسیای نەوت و غاز لە هەرێمی کوردستان دواتریش ژمارەیە کە هەڕێکەوتن لەسەر ئاستی حکوومەتەکانی پێشتر هابوون چ لە حکوومەت بەڕێز عەبادی یاخود عەبدولحەد مەهدی یاخود مستەفا کازمی و تا ئێستا هیچ پابەندبوونێک بە ڕادەستکردنی نەوت نەبوو بە حکوومەتی فێدراڵ وەکو لە دەستوریش داهاتووە کە نەوت سامانێکی هەموو گەلانی عێراقا ئەم دۆسیا جەخت لەوە دەکاتەوە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بڕینە دیاریکراو لە نەوت ڕادستی حکوومەتی عێراق بکات و لە بەرامبەریشدا حکوومەتی عێراق بە تەواوی پشتی هەرێم لە بودجە و موچەی فەرمانبەران ڕادستی هەرێم بکات و بەدڵنیایشەوە کە هەندێک بەرهەڵستی لەلایەن پەرلەمانتارانەوە بوو لەبارەی ئەوەی ئەو پرسیارەی کە باز دەکەن لە بۆچی ڕێککەوتن دەکرێت و لە پەرلەمان کێشەی بۆ دەهێنرێتەوە باڵێ هەندێک جار لە پەرلەمان پێویستی بە تەوافقی سیاسی هەیە و دەبێت سازش لە سەر هەندێک لە بڕگە و مادە بکرێت و ئەو سازشانەش نادەستوری و نایاساین پێویستە ئەو دۆسیە ڕوون و شەفافانە بێت و نابێت کاتێک هەر هیچ ڕێکەوتنێکیش پێشێلی دەستور و یاسای عێراقی بکات بۆیە جۆرێک لە نەرمی لە ڕێککەوتنی نێوان حکوومەتی سوودانی و حکوومەتی هەرێم هەبووە و هەروەها چەندی سەردانیش لە نێوان هەردوولادا هەبووە بۆ نمونە شاندی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حکوومەت لەگەڵ حکوومەت لەسەر ئاستی وەزارەتی نەوتی عێراق بۆ ئەو مەبەستە هابوون و ئەمەش لە پێناو چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکان و هەروە بە تایبەت بەڕێز عاقیل باس لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی ڕادەست نەکرێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی ڕابردووە نەوتی ڕادەست کردووە لە ناخۆدا عێراق بەکاری هێناوە جگەلەوە دوو ڕێککەوتن لەسەر بنەمای دەستور لە نێوان هەردوو سەرۆک وەزیران هەیە و لە نێوان لایەنە کوردیەکان پارتی وێکێتی دوو لایەنی سونی لایەنە شیعەکانی دیکەش هەبوو کە هاوپەیمانی دارایی دەوڵەتیان پێکێنا کە پێکەوە حکوومەتی عێراق بەڕێوە بەرن وەکو خۆتان ئەڵێن کە سامانی حکوومەتی عێراق بۆ هەموو لایەک بێت و سوودانی خۆشی باسی لەوە کرد کە هەرێمی کوردستان نەوتی ڕادەست کردووە بەڵام ئەوەی کە پابەند نەبوو ئێستا حکوومەتی عێراقی کە شایستەدارەکانی خەڵکی هەرێمی کوردستان نانێرێ و موچە نانێرێ و ئەمەش پێشێلکردنی دەستور بووە. بەڕێزم هەرێم بەڵێ دەستی کردووە بە ڕادەستکردنی نەوت بۆ ناوخۆ بەڵام پابەندی بڕیت ئەو بڕە نەبووە کە ڕێککەوتنی لەسەر کراوە چونکە پێشتر ڕێککەوتن لەسەر 400,000 بەرمیلی ڕۆژانە کراوە ئەمڕۆ هەرێمی کوردستان لە بۆ ناوخۆ تەنیا 50,000 بەرمیلی ڕۆژانە ڕادەستی عێراق دەکات واتە ئەم بڕە
بە گوێرەی ئەوە نییە ئەو بڕە نییە کە ڕێککەوتنی لەسەر کراوە و ناکاتە لە دەیا دووی ئەو ڕێککەوتنی لەسەر کراوە و پێویستە هەرێمی کوردستان بەردەوام هاوکار بێت بۆ ئەوەی فشارێکیش لەسەر حکوومەتی فیدرال هەبێت بۆ ئەوەی پابەندی بەڵێنەکانی بێت پابەندی ڕێککەوتنەکانی بێت بۆیە لێرەوە داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین کە ئەوان پابەند بن بە تەواوی بۆ ئەوەی حکوومەتی فیدرالیش ئێمە بتوانین فشاری لەسەر بکەین کە ئەویش پابەندی هەناردەکردنی ناردنی بڕی تەواوی پشکی هەرێمی کوردستان بێت لە شای سەدارایەکان باشە هێژای عەقیل ئاخفتنێن تا پێچەوانەی ئاخفتنێن سەرک وەزیرên عێراقی محەممەد شیا سوودانینە جەنابێوان هەفتیا دەربازبووی جهێ ئەسلێ مباشر زندیت ئاخفت گوتی مەبخوو داخوازا 55,000 بەرمیلên نەفتê ji حکوومەتا هەرێما کوردستانê kiriye ئەم دەوێ بڕێ زێدە بکەین ئانکو لەسەر داخوازەوان ئەو دەهێتە ڕادەستکردن ji bilî wê yekê ji 16 meha derbazbûyî radestkirina dahatên nenafî jî bi hikûmeta Iraqê dest pê kiriye anku herçi pabendiyeke li ser milê hikûmeta Herêma Kurdistanê bi radestkirina naftê û nîva dahatên nenaftî bi yasa budceyê cêbecêkirine niha ewa ku Mihemed Şiya Sûdanî jî gotî nûreya me ye em cêbecê bikeyîn û pişka Herêma Kurdistanê bişînîn lê xelkê Herêma Kurdistanê hemû şok bû li şîna şandina yek mûçeyî yê mehekê mûçexwirên Herêma Kurdistanê nîv mûçe şand ev e bû çi sedem çi negelo بەڕێزم ئێمە لە سەرەتای قسەکانمان باسی ئەوەمان کرد کە ناڕوونیەکەیە ئەو بڕێ کە پێویستە حکوومەتی هەرێم ڕادستی بەغدا بکات و لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە یاخۆت پاڵێوگەکانی ناوخۆیەوە بڕی دیاریکرا و 400,000 بەرمیلە ئەگەر ڕۆژانە 55,000 بەرمیلیش ڕادستی حکوومەتی سوودانی کرابێت ئەمە لە هیچ کەسێک ناشاردرێتەوە کە حکوومەتی عێراق تەواوی میزانیەکە بودجەکە ڕادستی حکوومەتی هەرێم دەکات واتە لێرە بە ڕوونی دیارەکە ناپابندیەک پێوە دیارە و پێویستە بە گوێرەی ڕێککەوتنەکان بە تەواوی بڕی ئەو نەوتە ڕادستی حکوومەتی فیدرال بکرێت بۆ ئەوەی هیچ کامێک لەلایەنەکە نەتوانن بەرهاڵستی ئەوە بکەن کە بەغداش بە تەواوی شایسەدارایەکان بنێرێت و پێویستە لە داهاتوشدا تێگەیشتنی تەواو لە نێوان هەرێم و بەغدا لەسەر ئەو بابەتە بێتە ئارەوە بۆ ئەوەی لە ناو پرۆژه یاسای نەوت و گازی جا جێگیر بکرێت دواتریش کارکردن بە بودجە تازە ڕێنمایەکان لە ڕۆژنامەی فەرمی دەرچووە لەوانەیە ئەمەش ببێتە ڕێگە خۆشکارێک بۆ ئەوەی زیاتر شەفافیت لەبارەی ئەو دۆسیە بێتە ئاراوە و لە هەرێمی کوردستان ئێمە دەڵێن باڵێ ناڕوونیەک لە دۆسیە نەوت و گاز لە هەرێمی کوردستان هەیە هەروەها یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەوانیش بە ئێمەیان گوتووە کە بەڵێ لە لای ئێمەش یواتە لە لای یەکێتیشەوە ئەم دۆسیە ناڕوونە تا ڕادەیەک تەنانەت حڵە کوردستانیەکانیش هەموویان بەرهەڵستی ئەم دۆسیە دەکەن و باسی ئەوەش جەختیشەوە دەکەنەوە کە بەڵێ حکوومەتەکەی بە فیدرال لە بەڕێزاقی ڕوودێنی سەرکردە لاوەپەیمانی نەسر سوپاس لە بەغدا و لەگەڵماندا بووی